ئەحمەد عەبدوڵڵا مامۆستایەکی خاوەن پێداویستی تایبەتە دەرچووی زمانی عەرەبیە یەکەمین ڕۆمانی خۆی بە ناونیشانی لە کورسیەوە بۆ خەون بە زمانی عەرەبی بڵاو کردوێتەوە. ڕۆمانەکە بەسەرهاتی دوو کەسی خاوەن پێداویستی تایبەت دەجێڕێتەوە لە هەوڵەکانیاندا بۆ گەیشتن بە خەونەکانیان. بەڕێوەبەراتی گشتی چاودێری کۆمەڵایەتی گەرمیان ئەرچی چاپکردن و بڵاوکردنەوەی ڕۆمانەکان لە ئەستۆ گرتووە کە ئەمڕۆ لە کۆڕێکدا ناساندنی بۆ کراوە. حکومەت و ڕۆشنبیران و نووسەران و خوێنەران هیچ گرنگیان بەم بابەتە نەداوە. لە کاتێکە ئەمە حەقێک بۆ خۆمان ئەگەڕێتەوە. ئیسا مامۆستا ئەحمەد یەکێکە لەو کەسانی کە چۆن مزگەوتەکەی بدەکە من زۆر بەڕێز و احترامەوە لە خزمەتیا بوو چەند جار. نووسینی ئەم کتێبە معنای ئیبداعێکەدا من وازانم لای تایسی کتێبەکەم لەخوێندێتەوە ئینشاءڵڵا لە خزمەتیا بوو. ئەمان زمانی گەیاندنی پامێکە بەوەی کە بخوانە تایبەت پێمەی ئامانج و خۆنمانەیە و خەونی هەموو ماوەیە کە لە زیگەیەکە بدەین کە هەموو ڕێگاکانی گەیشتن بە ئاواتەکانمانی تیا بێ بۆ بتوانین کە ژیانی خۆمەوە سادەیی بژین. ناوەڕۆکەکەی ڕۆمانە 213 پەرەیە ڕۆمانێکە باسی کەمەنداوەکە و هیوادارم کە خەڵک بخوێنێتەوە. هەر تقریبا لەمحەیەک لە ڕاستی خاوی تایە باسی ژیانی کەمەندانەکان لە زانکۆیەکی هەرێمی کوردستان. ئەگا بە خەونەکەی و هاوسەرگیریەکە و ماوەمات پێکێنێ و سێدان خۆیە. کاک ئەحمەد یەکێکە لە خاوەن پێداویستی تایبەتیەکان توانایەتی بە توانای خۆی بەشی زمانی عەرەبی لە زانکۆی گەرمیان تەواو بکاوە. ئێستا مەرحەلە دووی بەشی یاسایە لە زانکۆی گەرمیان. یەکێک لە خەونەکانی کاک ئەحمەد ئەوە بوو کە بێ بە خاوەنی کتێبی خۆی بۆیە ئێمە ئەرکی چاپکردن و بڵاوکردنەوەی ناساندنی کتێبەکەیمان گرتە ئەستۆی. ئێستا لەم مەراسیمەدا بە بەرچاوی ئامادەبووان ناساندن و خوێندنەوە بۆ کتێبەکەی ئەکرێ و لە ئێستاوە بڵاوە بێتەوە وەکو هەر نووسەرێکی تر کە کاک ئەحمەد خەونی ئەوە بوو وەکو هەر نووسەرێکی تر بتوانێت کتێبەکەی لە کتێبخانەکاندا هەبێت.